جارێکی تر بە هۆی نەبوونی ڕێژەی یاسایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانی کۆ ببێتەوە بە مەبەستی تێپەڕاندنی یاسای بودجەی شارەکە کە ئیدارەی کەرکووک ڕەوانەی کردووە. ئەندامێکی لیژنەی پرۆژەکانیش دەڵێت لیژنەی دارایی و پرۆژەکان سەرجەم تێبینی و سەرنجەکانی خۆی لەسەر پلانی ئیدارەی کەرکووک ئامادە کردووە، بەڵام بەهۆی نەبوونی ڕێژەی یاسایی 2 هەفتەیە ناتوانین یاساکە تێپەڕێنین. ئێمە ئەو دوو وەرەقەی ئامادە کراوە هەردوو لیژنەکە کە 16 خاڵە خاڵی گرنگن ئیدارە ئیلزام کراوە بە جێبەجێکردنی و خاڵانە بۆ ئەوەی وردبینی بکرێت لە هەموو پرۆژەیەکە لەم کرێ و هەبێ هەموو فەرمانگەیەک بەڵێنی ئەوە بدا ئەو پارەیە کە ئەدرێتێ لە شوێنێکی ڕاست و بە شێوەیەکی یەکسان دابەشی بکە، بەڵام بەداخەوە لەبەروی ئامادەبوونی ئەو ئەندامانەی ئەنجومەن کە زۆرینە ئامادە نەبوون و ئەمە نەکرا بۆیە کۆبوونەوەکە نەکرا. باهۆی دەنگنەدان لە سەر بودجەی کەرکووک لەلایەن ئەنجومەنەوە سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان ڕاوەستاون. ئەندامێکی عەرەبی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات لەناو سەرجەم کوتلەکانی ئەنجومەن هەوڵەکەیە بۆ پەکخستنی کارەکانی ئەنجومەنەکە. لەناو سەرجەم کوتلەکانی ئەنجومەن ئەندام هەیە دەیەوێت ئەنجومەن و لیژنەکانی پەک بخات. سەرکردنی ئەنجومەن نامەیەکی خراپە بۆ دانیشتوانی کەرکووک، بۆیە پێویستە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنێکی خزمەتگوزاری بێ نەک سیاسی. هەموو هاوڵاتیان چاوەڕێی یاساکەن تێپەڕێنرێت. پەرلەمانی عێراق پشووی وەرزی ڕاگرت بە هۆی دەنگدان لەسەر بودجەی عێراق، بەڵام بەداخەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناتوانێت ئەو یاسایە تێپەڕێنێت. ئێمە ناڵێن هەموو ئەندامەکان، بەڵکو ژمارەیەک لە ئەندامی ئەنجومەن دەیانەوێت کێشە بۆ پرۆژەکان دروست بکەن و دوا بکەوێت لە بەر بەرژەوەندی شەخسی. بۆیە ئەمە نابێت و پێویستە هەمومان لە بەر بەرژەوەندی خەڵکی کەرکووک بڕیار بدەین. بودجەی کەرکووک ماوەی زیاتر لە 5 ساڵە لەلایەن بەغدادەوە سەرف نەکراوە. بۆ ئەم ساڵ جگە لە 80 ملیاری پەرەپێدانی هەرێمەکان 63 ملیار لە بودجەی پترۆدۆلار دێتە کەرکووک. بەڵام ئەگەر بێت و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو یاسایە تێنەپەڕێنێت، ئیدارەی کەرکووک ناتوانێت کارکردن لە پرۆژە خزمەتگوزاریەکان دەست پێ بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.